خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. هێز و لایەنە سیاسیەکان بەردەوامن لە ئامادەکاریەکانیان بۆ هەڵبژاردننی دەی حوزەیران و تا ئێستاش پارتی دموکراتی کوردستان بە کۆمەڵێک سەرنجی خۆیانەوە باز لەوە دەکەن کە بەشداری و هەڵبژاردنەدان لەو هەڵبژاردنەدا ناکەن. ئەمە ناوەندە جیهانیەکان و نوێنەرایەتەکانیشی هێناوەتە قسە. چەند ڕۆژێکە بێدەنجیەک هەیە لای پارتی دموکراتی کوردستان باز لەوە کرێت کە نایکەین و دیارترین هێزیش کە یەکێتی نیشتیمانی کوردستانە باز لەوەکە کە ئەوان ئامادەن و سوورن لە سەرنجامدانی هەڵبژاردن. ئەمە جگەلەوەی سبەینێ سەرۆکی یان سەرۆکۆماری تورکیا سەردانی عێراق و یان سەردانی بەغدا و هەولێریش دەکات. ئایا دەرەنجامی و سەردانە چی دەبێت؟ پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بەرەو کوێ هەنگاو دەنێت؟ ئەم شەو لەگەڵ کادرێکی باڵا و پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستان بەڕێز فازڵ بەشارەتی لە شاری هەولێرەوە گفتوگۆکەین. کاک فازڵ سوپاس بۆ بەشداریت لە پانۆرامادا. سەرەتا ئەمەوێ بەشێک لە میحوەری بەرنامەکەمان بە مەسەلەی هەڵبژاردن گفتوگۆی لەبارەوە بکەین، بە تایبەتیش ئەوەی کە هەڵوێستی پارتی دموکراتی کوردستانە. بێ بپرسم ئایا تا ئێستا پارتی دموکراتی کوردستان سوورەکە لە دەی شەش بەشداری لە هەڵبژاردندا ناکات؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە بە ناوی خۆی گەورە و میهرەبان. سڵاو و سپاس بۆ بینەرانی بەڕێزی کورسات نیوز. بە حەقیقەت ڕاستە بە تاکید ئێستا مەسەلەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان باسێکی گرنگە لە نێوەندە جیهانیەکان و لە عێراق و لە ناو هەرێمی کوردستانیشدا. هیوادارم بتوانین هەڵبژاردن بکەینە دەستە گوڵێکی ڕازاوە بۆ میلەتەکەمان بۆ خەڵکی کوردستان و ئەم هیواداریەی من ببێتە بیرۆکە یان ببێتە ئەژندای کاری حیزبە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە، ئەویش کە وامان لێ بکرێ کە بتوانین فعلەن مژدە بە خەڵکی کوردستان بدەین لە ئەنجامیان لە دەستکەوتی هەڵبژاردنەکان لە ناو هەرێمی کوردستانە کە بتوانین سوودێکی زۆر باش و بەرژەوەندیەکانی باڵای خەڵکی کوردستانی تێدا لە بەرچاو بگیرێ و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە پێویستە بۆ ئەوەی میلەتەکەمان دڵخۆشکەین حیزب و لایەنە سیاسیەکان لەسەر مەسەلەی پرۆسەی هەڵبژاردنیان بۆ هەر پرچ و بابەتێکی تر لە هەرێمی کوردستانە بتوانن سازان لەگەڵ یەکتر بکەن. من پێم وایە مەسەلەی سازانی حیزبەکان لە پرۆسەی هەڵبژاردنەکەیش گرنگتر و بەسووترە بۆ خەڵکی کوردستان، چونکە ئێمە ئەگەر سازانمان نەبێت بەڕاستی هەڵبژاردنیش بکرێ ناتوانین گۆڕانکاریەکی ئەوتۆ لە ناو پرۆسەی سیاسی یان لە ژیانی خەڵکی کوردستاندا دروست بکەین. بەڵێ دووبارەی بکەمەوە کاک فازڵ، ئێستا پارتی دموکراتی کوردستان یان بەڕێز تەبەنی ئەوەت کرد کەوتت هیوادارم ئەو میوانداریکردنیان بەشداریکردنی بەڕێستان لە پانۆرامادا ببێتە دەرفەتێک یان بیرۆکەیەکی تازە بۆ ئەوە. بیرۆکەمە بەستت لەوەیە کە هاندانێک بۆ سازانێکی گشتی و بۆ ئەوەی لە دوای ئینتیخاباتی شێز و لایەنە سیاسیەکان زەمینەیەکی لەباریان هەبێت بۆ پێکەنانی حکوومەت؟ بە تاکید کاکەزانە ئێمە حیزبە کوردستانیەکان ئەگەر سازانمان نەبێت بۆ هەڵبژاردن یان بۆ هەموو پرس و بابەتەکانی تری هەرێمی کوردستان بە حەقیقەت ناکرێ هەریەکە لە دۆڵێک بڕیار بدەین، چونکە هەمومان دەبێ بیر لەوە بکەینەوە ئەو بە سەدان هەزار قوربانیەمان لە کوردستان لە پێناوی چی داوە پێکەوە داومانەوە بۆ یەک مەبەست و هەدەف داومانە. ئێستاش ئەبێ ئەو یەک مەبەست و یەک هەدەفیە لە کوردستان لەگەڵ حیزبەکان هەمومان پێکەوە لە بەرچاوی بگرین. ناکرێت لەسەر بەرژەوەندی حیزبی هەر لایەنێک بۆ خۆی بیر بکاتەوە و هەر لایەنێک بەجیا بیر بکاتەوە. زۆر تەبیعیە لایەنەکان بەرژەوەندی خۆیان لە بەرچاو بگرن، بەڵام پێویستە بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان پێکەوە لە بەرچاوی بگرین و لەسەر ئەو بەرژەوەندیە گشتیە هەمومانی یەک بگرین و لەسەر ئەو یەکگرتنە بتوانین بڕیار لە هەر بابەتێکی چارەسن و ساز بۆ هەڵبژاردنە یان بۆ دەرەوەی هەڵبژاردنە لە ناو هەرێمی کوردستانە بدەنەوە. من پێشم وایە ئەو بابەتە یان ئەو ڕێچکەی کە من ئەیڵێم هەمومان بکەوینە سەر ئەو ڕێچکەی یەکبوون و یەکگرتنە بە هەدەفی گەورەتر و دەستکەوتی زیاترمان بۆ میلەتەکەمان بەدەست دەهێنین. و ئەگەر ئەمە نەکەین بە حەقیقەت هیچ کەسێک ناتوانێت دەستکەوتی هەبێەوە، هیچ کەسێکیش براوە نابێت لە هەرێمی کوردستانە. بەڵام بەداخەوە من ئێستاکێ هەندێک دەنگۆ یان هەندێک ئەدا گوێ لێ دەبێت لە ناو لایەنەکان بە حقیقت
دژ بە بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستانە و ئەمەش نابێتە دەستکەوت بۆ هیچ لایەنێکی سیاسی لە کوردستان ئەگەرەکو بێت و بیر و بۆچوونی خۆمان لەسەر بابەتە استراتیژیەکان نەگۆڕین. باشە کاک فازڵ ئێستا ینی گفتوگۆ هەیە نێردەی وڵاتان مثلەن لە بەغداوە مثلەن لە ئەمریکا نوێنەری ئەمریکا قۆسوڵی ئەمریکا نوێنەرایەتی ئەمریکا قسەیان لەگەڵ پارتی دموکراتی کوردستان و سەرۆکی پارتی دموکراتی کوردستان کردووە تا ئێستا هیچ بەسەلەن پێداچوونەیەک بە بڕیارەکەی پارتی دموکراتی کوردستان هەیە بۆی لە دەی شەشە بە کۆمەڵێک کاراسانی یان بە کۆمەڵێک پێداچوونەوە بە سەرنجەکانی پارتی دموکراتی کوردستان پارتی لە دەی شەشە بەشداری هەڵبژاردن بکات. کاکەزانە ئەوەی کە من گوێم لێ دەبێت دەبیسم دەزانم وڵاتانی دەرەوە زیاتر بەپەرۆشن بۆ هەڵبژاردننی هەرێمی کوردستان کە ئەنجام بدرێ هەتا حیزبە سیاسیەکانی ناوخۆی خۆمان بەداخەوە ئەمە من بە خەلەلێکی گەورە دەبینم. دووهەم هەموو ئەو لایەنە نێودەوڵەتیانەی کە هاتوون لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و لەگەڵ خودی جەنابی سەرۆک بارزانی کە باسی بابەتی هەڵبژاردن دەکەن هەمویان تەیدی ئەویان کردووە کە دەبێ تێبینیەکانی پارتی لە بەرچاو بگیرێ و تەیدی تێبینیەکانی پارتیان کردو چکە بەڕاستی پارتی هەروە بە عەشوایی بڕیاری نەداوە کە بەو شکڵە و بەو ڕیتیمەی کە دانراوە ناچێتە ناو پرۆسی هەڵبژاردنەوە چونکە ئەو تێبینیانەی پارتی هەموو گرنگن مەسەلا یەکێک لەوانە ناکرێت لە پێش هەڵبژاردن عەدەدی کورسی پێکاتەکان هینە لایەنە سیاسیەکان لە کوردستان دابنرێ ئەگەر پێش هەڵبژاردن عەدەدی کورسیەکان دیاری کراوە ئەی هیمەتی خەڵکی کوردستان چی دەورێکی دەبێ بڕیاری خەڵکی کوردستان بۆ کوێ دەچێ ئەو تەرحەی خەڵکی کوردستان دەیکا دەچێتە گیفانیکێ لەبەرەوە ئەمە بابەتێکی یەکجار هەڵەیە من پێم وایە لە هیچ کام لە هەڵبژاردنەکانی دنیا شتیوان ڕووی نەداوە و نەبووە لە پێش هەڵبژاردن عەدەدی کورسی لایەنەکان دیاری بکرێ ئەمە یەک دوو بە حقیقەت مەسەلەی سڕینەوەی کورسی پێکاتەکان لە هەرێمی کوردستان ئەمە لابردن و نەمانی ڕەونەقی پرۆسی دیموکراتیەتە لە هەرێمی کوردستانە چونکە ناکرێ ئەو هەموو لایەنە ئەو هەموو پێکاتەیە لە هەرێمی کوردستان بوونیان وجودیان لە بەرچاو نەگیرێ بەداخەوە لایەنەکان و بە تاکید لە ناو لایەنەکانی شایەکێتی نیشتیمانی کوردستان زۆر خراپ کەوتۆتە گومان لە وجودی پێکاتەکان لە کورسی پێکاتەکان و لە نەوعێتی پێکاتەکان هەمویان بە پارتی دەزانێت کە ئەمە بۆچوونێکی هەڵەیە من هیوادارم هەموو لایەنەکان و بە تایبەتیەکێتی نیشتیمانی کوردستان بەو بۆچوونەی خۆیدا بچێتەوە چونکە پێکاتەکان لایەنی خۆیانیان هەیە تەنزیمی خۆیانیان هەیە وجودی خۆیانیان هەیە و ئەدای تایبەتی خۆیانیان هەیە ناکرێت لەسەر لایەنێک حساب بکرێن و پێ بە مافیان بنرێ و مافیان پێشێل بکرێت لە کوردستان. بەڵێ بەڵام کاک فازڵ باز لەوە دەکرێت کە من میوانەکانم لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە بەرنامە بەشداریەکەم باز لەوەکەن کە پێکاتەکان بەشێکیان ئەندام پەرلەمانانە هەیەە مثلەن بەرپرسی ناوچە بووە ئەندامی لق بۆ لە ناو پارتی دموکراتی کوردستانە و لە هەموو یەکلاکردنەوەی بابەتەکانە بە تەواوەتی خۆیان داوەتە پاڵ پارتی دموکراتی کوردستان ئەمە دڕدۆنجێشیان بەدگومانیشی لای یەکێتی نیشتیمانی کوردستان دروست کردەوە وەکوان بە باسی لێوەکەن کە هەمیشە پێکاتەکان بە کۆی گشتی لە هەموو مواقیفەکانە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان و مووقیفێک نییە بێلایەن بوو بن هەموو مووقیفەکان لەگەڵ پارتی بۆ ئەمە وای کردووە و ئەوان ئەڵێ لە دادگای فیدراڵیش خۆی مەداوامان نەکردەوە بە تەواوەتی بستڕێنەوە دادگای فیدراڵی خۆی قەرارەکەی داوە. کاکە زانە بەڕاستی یعنی ئۆقدەیەک شووەتە دڵی لایەنەکان کە ئەم ئۆقدەیە گواسیانەوە بۆ ئەو دادگای کە لە بەغدا بڕیارەکانی دژ بە هەرێمی کوردستان دەدرێ ئێمە ئەگەر هەندێک بگەڕێنەوە بۆ ڕابردوو بۆ مێژوو ڕابردوو تێک ڕای لایەنەکان لە ناو ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان بە تایبەت لە شۆڕشی ئەیلول و بە قیادەی بارزانی نەمر ئەندامی پارتی دیموکراتی کوردستان بووە دیارترین پیاوی مەسیحیەکان کە فەرەنس و حەریری بووە و دیارترین پیاوی یەزیدیەکان کەمیری یەزیدیەکان بووە و دیارترین پیاوی تورکمان ئەندامی پارتی دیموکراتی کوردستان بووە نەک تەنها پێکاتەکان لە هەرێمی کوردستان زۆربەی خەڵکە شۆڕژگێڕەکانی هەر چوار پارچەی کوردستان لە ناو سەنگەرەکانی
کوردایەتی و لە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان خۆیانیان دەبینیوە ئەمانە مێژوویەکی دێرین و دوور مەودایان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەیە ئەگەر ئێستاش لێرا و لەوێ ئەندامێکی پارتیان هەبێ ناکاتە ئەوەی تێگڕای لایەنەکان ئەندامی پارتی دیموکراتی کوردستانن چونکە لە پێکاتەکان ئێستا حیزب و تەنظیم و ڕێخستنی تایبەت بە خۆیانیان هەیە عیلاقاتی نێودەوڵەتی خۆیانیان هەیە و وجودیان لە ناو پرۆسەی سیاسی لە عێراقی شەیە و لە هەرێمی کوردستانیش و لە وڵاتانی دنیای شەیە بۆیە بە حقیقت من ئەمە بە غەدرێکی گەورە دەزانم و بە زوڵمێکی گەورە دەزانم بەو عینوانە بین غەدر لە پێکاتەکانی ناو هەرێمی کوردستان بکەین و من پێم وایە مەسئلەی پێهات پێکاتەکان و وجودی پێکاتەکان یەکێکە لە ڕەونەقە جوانەکانی ناو پرۆسەی دیموکراتێتی هەرێمی کوردستان کە ڕەبتە بە هەموو لایەنە سیاسیەکانەوە نەک تەنها پارتی دیموکراتی کوردستان. بەڵێ هەر لەسەر ئەوە بمێنینەوە کاک فازڵ بەڕێزت کە باست کرد کە ڕەونەقێکی جوان و گەشاوەی ناو پرۆسەی دموکراسی لە هەرێمی کوردستان پێکاتەکان بێگومان ئەوەی جەنابەت فەرمووت ڕاستە بەڵام ئەوەی سەرنجی هێز و لایەنە سیاسیەکانی ترە مەسەلەن باسەکە لەوە نییە لە ڕابردوودا ئەندامی پارتی دموکراتی کوردستان بوونیان لە شۆڕشی ئەیلول لە واجهە دیارەکانیان شخصیەتە بارزەکانیان لەناو پارتی دموکراتی کوردستانە بوون بەڵام باسەکەنەوە پەرلەمانتارانە لەبری ئەوەی بێن دیفاع لە مافی پێکاتەکان بکەن هاتوون پێش مەسەلەن هەر برادرانی یەکێتی ئەڵێن مناخان لە کاکێمن دڵسۆسترە بۆ پارتی دموکراتی کوردستان کە ئەمەش گومانی لا ئێمە دروست کردو بۆچی دەبێت پارتی دموکراتی کوردستان هەمیشە ئەم 11 کورسیە بۆ بەرژەوەندی خۆی بەکاربێنێت ئەکرێ سازانێکی لەسەر بکرێ مەسەلەن بە بۆچوونی بەڕێستا ئەو سازانە کامەیە کە احترامی ڕێی پێکاتەکان بگیرێەوە لەکوێ ئەگەر مەسیحیەک ئەگەر تورکمانێک ئەگەر لە ناو مەسیحەکان کردو ئاشوریەک یعنی زوڵمی لێکرایان داواکاری و مەطلبێکی هەبوو بتوانێت لەوێ دیفاعی لێ بکە کامە ڕێگە ڕاستەکەی بۆی ئەوان بتوانن ئەو ئەستێرەگەشە بن کە بەڕێزت باسیەکەی کاکە زانە بەداخەوە ئەتوانم بڵێ ئێستا تێگڕای لایەنە سیاسیەکان خۆیانیان سڕیوەتەوە لە دیفاع و لە حەقی پێکاتەکان لە هەرێمی کوردستان ئێستا تەنها لایەنێک یان تەنها شخصێک لە هەرێمی کوردستان دیفاع و داکۆکی لە پێکاتەکانی هەرێمی کوردستان دەکا پارتی دیموکراتی کوردستان و خودی جەنابی سەرۆک بارزانیە دیفاع لە حەقی پێکاتەکان دەکا بەڵام با ئێمە بین لایەنەکان قەناعەتێکی نەتەوەیانە لە ناو خۆمانە دروست بکەین ئەویش سازانە سازان نەک تەنها لەسەر حەقی پێکاتەکان لەسەر هەموو بابر و بابەتەکان کە خۆیان دەبینەوە لە ناو هەڵبژاردننی هەرێمی کوردستان و خۆیان دەبینەوە لە ناو پرۆسەی هەرێمی کوردستان من حەزەکەم یەک واقع هەیە لەم کەناڵەی بەڕێستانەوە بە تێگڕای لایەنەکانی خەڵکی کوردستان و لایەنەکانیشی بڵێم ئێمەی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان نەقسێکی گەورەیە ئەگەر نەتوانین تێگڕای لایەنەکان بکەین بە دۆستێکی سەمیمی خۆمان بەڵام دیارە لایەنە کوردستانیەکان ئەو لایەنە بەلایەت دەزانن کە دژایەتی پارتی بە پێکاتەی جیاواز دەزانن لە کوردستان کە دژایەتی پارتی دیموکراتی کوردستان و حیزبە سیاسیەکان لە کوردستان بکا کە من پێم وایە ئەمە بۆچوونێکی هەڵەیە چونکە ئەم پێکاتانە پێکاتەی ناو هەرێمی کوردستانن لە وڵاتێکی ترەوە نەهاتوون لە لای ئێمە لێرە پەرلەمانتاریان بدەینەوە یان وەزیریان بدەینەوە حکومڕانێت لە ناو هەرێمی کوردستان بکەن ئەمانە ژیانیان و ئەمنیەتیان و سیاسەتیان و ئابووریان و هەموو جومگەکانی ژیانیان لەگەڵ ژیانی چین و توێژەکانی خەڵکی کوردستانە بۆچی ئەبێ ئەو کاتە بە پێکاتە و بە خەڵکی سەر بە خۆیان بزانین کە جینەوەمان پێ بدەن یان ڕقەبەراتی ئێمە بکەن ئەمە بۆچوونێکی هەڵەیە من پێم وایە ئەو سیاسەتە ڕاست و دروستە کە پارتی دیموکراتی کوردستان توانیوێتی بە حکمەتی سیاسی خۆی بە حکمەتی جەنابی سەرۆک بارزانی تەئسیرات لەسەر ئەم پێکاتانە دروست بکە کە لە لایەنەکان زیاتر دۆستی پارتی دیموکراتی کوردستانن من هیوادارم یەکێتی نیشتیمانی کوردستان وەلایەنەکانی تریش بتوانن هەمان تەئسیرات چونکە تورکمان لە کەرکووک هەیە لە کفری هەیە لە دووس هەیە لە ناوچەکانی تری کوردستان مەسیحیەکان لە هەموو شارەکانی کوردستان هەیە من هیوادارم ئەوانش بتوانن هەمان تەئسیرات لەسەر ئەو پێکاتانە دروست بکەن کەوا ئەوانیش وەکو کورد لە وڵاتانی جۆر بە جۆر بتوانن دیفاع و داکۆکی لە مافی ڕەوای خەڵکی کوردستان بە پێکاتەکان و بە خەڵکی کوردستانەوە بکەن نەک لێرە لەگەڵمان حکومڕان بن و لەگەڵ خۆیان و لە دەرەوەش دژایەتی هەرێمی کوردستان و بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بکەن ئەم بۆچوونە هەڵەیە هیوادارم ئەو بۆچوونە ڕاست بکرێتەوە باشە کاک فازڵ لێرە پرسیارێک دێتە پێشەوە کە پارتی دموکراتی کوردستان ئەڵێ ئەمە ئامادەنین چین هەڵبژارنێکەوە کە دیزایانی پێشوەختەی بۆ کرابێ بەڵام بۆچوونێکی تریش هەیە پێی وایە کە تاکە هەڵبژاردنە لە هەرێمی کوردستان کە
دیزاینەکەی لەلایەن پارتیەوە نیە بۆیە پارتی دڕدۆنگە لە بەرامبەرەوە هەڵبژاردنەوە باش ئەزانێت کە ناتوانێت ئەو مەرامانەی خۆی تێدا جێبەجێ بکات بۆیە لە هەڵبژاردنەکە دوورکەوتۆتەوە و خۆی کەنارگیر کردووە ئەمە تا چەند ڕاستە کاکە زانە بەداخەوە لایەنەکانی کوردستان بەعام تووشی ڤایرۆسێک بوون ناتوانن سەیتەر بن بەسەر خۆیانە کەدان بە حەقیقەتا بنێن ئەگەر پارتی کورسی کەمی هێنا هەمویان چەپڵە لێدەن وەڵێن پارتی دۆڕانی ئەگەر پارتی سەرکەوتۆکو لە ڕابردوو سەرکەوتنەکانی بەدەستێناوە ئەڵێن پارتی تەزویری کردو و پێشتر خۆی دیزاینی کردووە کام هەڵبژاردن لە کوردستانە کۆمیسیۆنی باڵا سەرپەرشتی هەڵبژاردنەکانی نەکردووە خۆناوچە و لقەکانی پارتی سەرپەرشتی هەڵبژاردنەکانیان نەکردووە لە کوردستانە هەتا لایەنەکان واتە سەور بکەن هەمووی ئەم هەڵبژاردنە پارتی بۆ خۆی دیزاینی کرۆ بە ئارۆزەی خۆی توانیوێتی کورسی بۆ خۆی عەدەدی کورسی بۆ خۆی دابنێ یعنی بەڕاستیەکەی ئەمە بۆچوونێکی هەڵەیە هەندێک لایەن لە کوردستان تووشی دەیان عوزر و پەتا و ناکۆکی و لە یەکدابڕاندن و پەرتەوازایی بوون بەڵام کەمهێنانیان یان نەقسهێنانیان لە کورسیەکانی هەڵبژاردنەکانی چی عێراق و چی پەرلەمانی کوردستان ئەیکەن بەوەی گوایە پارتی دیزاینی بۆ خۆی کردووە کاکەەوە خەتای پارتی نییە تۆ 1970 کەلێن تێبووە ئەوە خەتای پارتی نییە تۆ دووتان نابێ بە سێ و سێتان نابێ بە پێنج ئەوە خەتای ئەو سیاسەتەی خۆتانە کە ناتوانن لەگەڵ یەکتر بسازێن بەڵام پارتی سازانی لەگەڵ خۆیەیە و هەوڵەدا سازان لەگەڵ لایەنەکانیش دروست بکە بەڵام من دەگەڕێمەوە بۆ قسەی ئەوەڵم کاکە زانە من هیوادارم بتوانین هەمومان ئەو گومانە لە ناو خۆمان و لە ناو خەڵکی کوردستان بڕەوێنینەوە سازانێک بکەین لە کوردستانە کە سەرکەوتن بێ بۆ خەڵکی کوردستان و سەرکەوتن و ڕووسوری بێ بۆ تەواوی لاو لایەنە سیاسیەکان بە پێکاتەکانەوە بە تایبەتی بۆ پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە قەبارەی گەورە دەسڵاتی گەورە وە قوربانی گەورە لەم کوردستانە ئێمە و یەکێتی داومانە بەڵام ئێمە و یەکێتی وامان کردووە ئێستاکە ئەو لایەنەی دوو مانگە بڕیاری بوونی خۆی داوە ئەڵێ من هاتوون پارتی و یەکێتی بسترمەوە ئەڵێم دەستی خۆش بێ ئەگەر پارتی و یەکێتی وا بکەن با بماسڕێتەوە بەڵێ زۆر باشە کەواتە بەڕێزتان کادرێکی دیاری و باڵای پارتی دموکراتی کوردستانن ئەو سازانە لە ئێستا چۆن دروستە بێستا وەک جەنابەت ئێڵێ کە هەرێکە و لە دۆڵێکە و بڕیارێکەدا کە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش لە چاوەڕوانیان ئەو سازانەی بەڕێزت ئەو دەست پێشخەریە لەلایەن کێوە بێ چۆنی بێەوە چۆن زەمینە سازی بۆ بکرێ بۆی بتواندرێ هەم هەڵبژاردنێک بکرێ کە هەموو کەس تێدا خۆی ببینێتەوە و بتوانرێ حکوومەت و مؤسسات هەرێمی کوردستانی پێ ئەبدێت بکرێتەوە 2000 بخرێتە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئێمە لە هەرێمی کوردستان کاکەزانە زۆر کەسی سیاسی بارزمان لە کوردستان هەیە و لە ناو کەسە سیاسیەکان جەنابی سەرۆک بارزانی لە ناو هەرێمی کوردستانە من پێم سەیرە یان با بڵێم شەرمە بۆ هەندێک لایەن چونکە زۆر دەوڵەت و لایەن و خەڵکی تر معجیبن بە سیاسەتماداری جەنابی سەرۆک بارزانی بەڵام لایەنێک لە کوردستان گوێ لە ڕێنمایەکانی سەرۆک بارزانی نەگرێ یان جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان کە ئەوە چەندین جارە دەستپێشخەری دەکا داوەتی لایەنەکان دەکا بۆ سازان بۆ بڕیاری چارەنووساز لەسەر بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان جا بۆ هەڵبژاردنە یان بۆ هەر کام لە پیادەکردنی پرۆسەی سیاسیە لە ناو هەرێمی کوردستانە چونکە ئێمە سیاسەتکردنمان یان پێکەوە کارکردنمان و پێکەوە سازانمان تەنا بۆ هەڵبژاردن نییە هەڵبژاردن 52 ڕۆژێکە و دەبڕێتەوە بەڵام پێکەوەیمان بە هەر 12 مانگەکە و هەر 24 کاتژمێرەکەی شەو ڕۆژە و ئەبێ هەموو لایەنەکان ئەو حەقیقەتە بزانن کاکەزانە دوو واقع هەیە لە کوردستانە ئێمە ئەگەر لە بەرچاوی نەگرین بەڕاستیەکەی ناتوانین سیاسەتێکی تەندروستانە لە هەرێمی کوردستانە بەڕێوە بەرین ئەمیش ئەمە ناکاتە ئەوەی هەندێک لایەن عقد هەرگرن لەسەر ئەم بۆچوونە سیاست بەبێ پارتی دیموکراتی کوردستان ناکرێ وە سەرکەوتوو نابێ لە هەرێمی کوردستان جا هەڵبژاردنە یان هەر بابەتێکی ترە ئەمە یەک دوو ئەگەر هەموو لایەنەکان بڕیار نەدەن سازان نەکەن پێکەوە کار نەکەین دیسان لە کوردستانە هیچ کەسێک بە تەنها نە ئەتوانێت سەرکەوتوو بێ نە ئەتوانێت هەڵبژاردن بکە نە ئەتوانێت پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانە بەڕێوە بەرێ ئەمە نە قسەی منە ئەمە قسەی پارتی دیموکراتی کوردستانیشە من هیوادارم هەموو لایەنەکان بێن قەناعەت بەوە بکەن کە بەبێ یەک نامان کرێ و بەبێ یەک کارمان پێ ناکرێ باشە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێ کە ئێمە
احترامی ڕێی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان ئەگرین بە ڕێزەی سیروان بەرزانی کە دەی حوزەیرانی دیاری کردو بۆ ڕۆژین هەڵبژاردن بۆ ئێمە احترامی ئەو ئیمزا ئەگرین و تا ئێستا پابندین بە بڕیارەکەی سەرۆکی هەرێمی کوردستان و ئامادەکاریەکانی کۆمیسیۆنەوە خۆ سەرۆکی هەرێمی کوردستانی جێگری یەکەمی سەرۆکی پارتی دموکراتی کوردستانە و کەسایەتیەکی زۆر دیاری ناو پارتی دموکراتی کوردستانە کاک فازڵ ئێستا ئەوە جەنابی چەند جارێک باسی ئەوەکەی کە هێزوو لایەنە سیاسەکان هەموو بەیەکەوە پارتی لەلایەک بۆچی یعنی بە بۆچوونی بەڕێزت تەنها بۆچی پارتی ڕاستە ئەوان هەموو هەڵن کاکە زانا خۆزگایە لە یەکەم جارەوە احترامی ڕێیەکەی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستانیان بگرتایە جەنابی سەرۆکی هەرێم ئەوە چوار هەمین جارە بڕیاردەرەکە بۆ هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەی ئەو سێ بڕیارەکەی تریش جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان کێ بوو ئیلتیزامی پێوە نەکریان بۆ نەهاتن هەڵبژاردن لە هەرێمی کوردستانان بکرێت لە 2 ساڵی ڕابردوو فعلا ئەو کاتەش تەنها پارتی دیموکراتی کوردستان ئامادەی هەڵبژاردن بوو لایەنەکان و بە تاکید بە دیارترین لە ناو لایەنەکان یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەی هەڵبژاردن نەبوو جارێک بە بیانی ئەوەی کۆنگریان لە پێشە جارێک بە بیانی ئەوەی دەستەی هاوسەرۆکیان لێجیا بۆتەوە داوای هاوکاریان لە پارتی کرد من گەورەی پارتیا لەوا بینم کاکە زانا من هیوادارم ئەم قسەی من تەنها بەو شکڵە وەرنەگرن کە من ئەندامی پارتیم نەخێر من گەورەی پارتی لەوا بینم سێ جاری تر لایەنەکانی تر ئامادەی هەڵبژاردن نەبوون پارتی دیموکراتی کوردستان و جەنابی سەرۆک بەرزانی زۆر بە تەبیعی لەگەڵ ئەم هەڵوێستەی لایەنەکان بۆ مراعاتکردنی لایەنەکان تەعاملی کرد و سەبری بە دیاریانەگر بۆ ئەوەی زمینەیەک بێتە پێشەوە کە هەموو لایەنەکان رازی بن لەسەر سیغەیەکی پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە بەداخەوە لە دوای سێجارەکە ئەم سیغەیانە هێنایە پێشەوە کە پڕە لە گومان پڕە لە دەستێوەردان پڕە لە چینە و ڕق و ئالۆزی پاش هەڵبژاردن کە بۆ لایەنەکان و بۆ خەڵکی کوردستانی دروستەکە بۆیە ئەم خەمەی پارتی خەمی هەمووانە بەڵام بەداخەوە ئیسا هەندێک لایەن زۆر خراپ کەوتونەتە هەوای خۆیان وا ئەزانن پارتی ئیفلاسی کردۆ ئەوان یەکەمە بن من حەزەکەم لێراوە ڕای بگێنم هەتا پارتی دیموکراتی کوردستان لەم وڵاتە لە وجودا بێ هیچ حیزبێک لە کوردستان یەکەم نابێ بەڵام پارتی ئەو بابەتە بە یەکەمەزانێ کە هەموو لایەنەکان لەسەری رازی بێ و پرۆسەیەکی سەرکەوتوو لە کوردستان ئەنجام بین بەڵام پێش دیاریکردنی وادەکان بەڕێز کاک فازڵ مەسەلەن من مدیاکارم ئەزانم کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز بافل جەڵال تاڵەبانی لە مدیایەکی یانە تەلەڤیزۆنێکی پارتی دموکراتی کوردستان وتی من چاڵنجێک ڕاگەێنم بۆ پارتی دموکراتی کوردستان و هەموو زولانە سیاسەکان بێی دابنیشین یاسایەکی دادپەروەرانە لە هەرێمی کوردستان و کۆمیسیۆنێکی ئەپدێت کرا و یاسایەک بێک هەموو لایەک پێی رازی بن با بچینە هەڵبژاردنەوە کێشەکە لەسەر یاسا بوو نەک ئۆکۆی یەکێتیش من چەند جارێک لە 2 بۆ 3 سەرکردایەتی و مەکتەب سیاسی یەکێتیم لە بەرنامەکە پرسیار کردو کاڵێن نەخێر پەیوەندی بە یاساکەوە هەبووە ئێمە هیچ کاتێک داوامان لە پارتی نەکردووە کە لەبەر وەزعی ناوخۆمان لەبەر کۆنگرە هەڵبژاردن دوا بخرێت هێشتا سەرۆکی هەرێم بەڕێزیان وادەکەی دیاری نەکرد بوو کە مناقەشەی تونت لەسەر ئەو پرۆژەیە بوو کە یاسای کۆمیسیۆن هەموار کرێتەوە لە هەرێمی کوردستانە کاکە زانا لە پێشەوەی ئەو دادگای لە بەغدا بڕیاردەرەکە بڕیاری هەڵوەشاندنەوەی پەرلەمانی کوردستان بڕیاری هەڵوەشانەوەی کۆمیسیۆن لە کوردستان بڕیاری ئەنجومەنی پارێزگاکان لە کوردستان هەموو ئەم بڕیارانەیدا بڕیاری هەڵوەشاندنەوەی یەکێک نەبوو لە کوردستان لایەنێک نەبوو بەرهەڵەسی ئەم بڕیارانە بکە کە دشت بە خەڵکی کوردستان و دشت بە موسەساتی هەرێمی کوردستان دەردەکرا ئەو کاتە زۆر بەلایەن و ئاسایی بوو بەڵام ئێستا ئەم بڕیارانیان بەدڵە کەوا پڕە لە دەستێوەردان بۆ مەسەلەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە من دەڵێم بەداخەوە بە تایبەت جەنابی کاک پاڤڵ تاڵەبانی و جەنابی کاک قوبات تاڵەبانی دەبوو هەر ڕێیەکیان هەیە بۆچوونەکانیان ڕێیەکانیان لە دەرەوەی ڕێی پارتی دیموکراتی کوردستان نەبوایە چونکە لە پاش وفاتی جەنابی مام جەلال ئەو لایەنە و ئەو سەرۆکەی کە گەورەترین خەمی لە یەک دەترازانی یەکێتی بوو پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی جەنابی سەرۆک بارزانی بوو و لە پاش ساڵی 2009 کە مام جەلال لەو کاتە مابوو لە حیاتا بوو بەڵام نەخۆش کەوت بوو جەنابی سکرتێری پارتی دیموکراتی کوردستان کە ئەو کاتە یەکێتی زۆر خراپداڕما جەنابی سکرتێری پارتی جەنابی کاک فاضیل میرانی ئەڵێ
ئێمە وەکو کورسی تەعامل لەگەڵ یەکێتی ناکەین وەکو مێژوو تەعامل لەگەڵ یەکێتیەکەین بەڵام ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەی تەعاملە لەگەڵ دادگای فیدراڵی لەگەڵ خەزعەلی لەگەڵ لایەنە عەرەبیەکان بەڵام ئامادەی سازان نییە لەسەر پارتی لەگەڵ پارتی کە ئەمە هیچ خزمەتێک بە بەرژەوەندی و بە پرۆسەی سیاسی لەناو هەرێمی کوردستان ناکە و ئەو لایەنەشی زەرەر لەم بۆچوونەیەەکە یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام هیوادارم نەگاتە زەرەر ئینشاءڵڵا بە هیچ لایەک ناگاتە زەرەر بەڵام کاک فازڵ ئەوەی زەنابەت لات معلوم بە ئێستا قەیس خەزعەلی یەکێکە لە پاڵپشتەکانی محەممەد شیع سوودانی و تەییدی ئەو سیاسەتەی پارتی دموکراتی کوردستانەکە و پێی وایە کە دەبێ مڕاعاتی پارتی دموکراتی کوردستان بکرێت لای جەنابیشت ڕەنگەوە معلوم بێ بەڵام خۆ ئەو دیوێکی تری شێچێتەکان ئەڵێن هەر کاتێک یەکێک لە ئێمە جیابێتەوە بە ئاشکرا تەمویلیەکەن پارتی دموکراتی کوردستان دیارترین نمونیانێک ئێستا کە دیارە کە تەمویلی علامی و معنەوی کەسایەتێکی جیابەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن ئەمەش ڕێی یەکێتیە زۆر جارەڵێن پارتیش قەت ڕەحمی بەو بابەتە نەکردووە ڕەنگە و قسەی کاک فازڵ میرانی شەو کاتە وا ئەڵێن مەسەلەن من ڕۆژی جومعە بەرنامەم هەبوومانە و بۆ چوونانەی جەنابت کەمزانی بۆ چوونی پارتی دموکراتی کوردستانن لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانم کردووە ئەو وەڵامەکەی بوو کاکە زانە پارتی دیموکراتی کوردستان لە سەرەتای دامەزراندنیەوە لە 1946ەوە بۆ ئێستا ڕژماڵێک بۆ هەموو کورد هەڵدراوە و ماڵە باوانی هەموو کووردە و مێژوو پێمان دەڵێ کە هەموو کوردێک کە لێی قەوماوەیان لای داوە خۆی کردێتەوە بە ماڵی پارتی و بارزانیە پارتی هیچ کاتێک دەرگای لە کەس دانەخستووە تا ئێستا لە خەڵکی تری دابخا ئەگەر پارتی لە ڕابردوو دەرگای لە خەڵک داخستایە لەوە دەچێت سیاسەتەکەی فەشەلی بهێنایە بەڵام یەکێک لە سیاسەتە سەرکەوتوەکانی پارتی دیموکراتی کوردستان ئەوەیە پارتی هەمیشە دەرگای کراوە بۆ هەر کوردێک کە بۆ ماڵی پارتی بێ باشترە لەوەی سەر بە ماڵی دوژمنەکانی کوردیان سەر بە ماڵی دوژمنەکانی پارتی و یەکێتیدا بکە لەبەرەوەی ئەوەی پارتی کە من دەیبینم یەکێکە لە خەمخۆریەکانی تری پارتی بۆ هەموو کوردێک بۆ کۆکردنەوەی هەموو کوردێک و هەموو خەڵکێکی سیاسی لە کوردستان بەڕێز کاک فازڵ ئێستا قسەیەکەیە کە ئەگەر هاتوو ڕۆژ کۆمیسیۆن ڕێکارێکی تری ئامادەکاری بۆ هەڵبژاردن ڕاگەیان ئەگەر هاتوو بەو شێوەیە ڕۆیشوە دەی پێنج دیاری کراوە بۆ بانگەشە قسەیەکەیە کە پارتی دموکراتی کوردستان ناهێڵێ لە واقعەکەیە کە ژێر دەسەڵاتی پارتی دموکراتی کوردستان پارێزگاکانی هەولێر و دهۆکە ئەوە لەگەڵ ئیدارە سربەخۆکانی سۆران و زاخۆ پارتی ڕێگەدا سندوقی هەڵبژاردن دیاری بکریان چێشە بۆ پرۆسەکە دروستەکە ئەگەر بابەتەکە بەو شێوەیە ڕۆی کە ئێستا هەیە هەر کاکە زانە ئەگەر لایەنەکان بیانەوێ هەڵبژاردنێکی سەرکەوتوو و شەفاف لە هەرێمی کوردستان کە بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان ئەنجام بدرێ بەشدان نەکردنی پارتی خۆی بۆ خۆی ئەبێتە کێشە یعنی بەبێ دەنگکردنی پارتی بەبێ قسەکردنی پارتی چکە پارتی حیزبێکی دیۆکە و ئیمڕۆ 10 ساڵ و 20 ساڵ پێش ئێستا نییە یان ئەوەنە بێنەفوس و بێوجود نییە لە کوردستانە بنەماڵە نییە لەم کوردستانە دامی پارتیتیانە بێ گوند نییە لەم کوردستانە ڕێکخراوی پارتیتیانە بێ گەڕەک نییە لە شارەکانی کوردستانە ناوچە و ڕێکخراوی پارتیتیانە بێ یعنی من پێم سەیرە هەندێک لایەن وابیر بکاتەوە لە کوردستان بەبێ پارتی هەڵبژارد نەکرێ ئەمە ناکاتە ئەوەی پارتی هەڕەشەیەەکە یان ناکاتەوەی پارتی ڕێگری لە هەڕەشەیەەکە پارتی تا ئێستا ئەم ئیعلانەی نەکردووە ئەم بڕیارەی نەداوە پێشمانی ئەم بڕیارە بدا بەڵام من هیوادارم لایەنەکان لە پێش هەموو لایەنەکان یەکێتی نیشتیمانی کوردستان بەیانی ئیعلان بکە جەنابی کاکپاڤڵ ئیعلان بکە بڵێ هیوادارین لەگەڵ جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان کۆبوونەوەی بکەین مادەم پارتی گومانی لە هەڵبژاردنەکان هەیە با لەگەڵ پارتی بگەینە سیغەیەکی باش بگەینە قەناعەتێکی یەکلاکەرەوە کە هەمومان دڵنیابین بۆی هەڵبژاردنێکی سەرکەوتوانە لە کوردستان ئەنجام بدەین یعنی وەکۆڵێ بۆ 2 ساڵ دواخرا پارتی 2 ساڵ بێدەنگ بوو لە بەروەسعی لایەنەکان با دوو بە 4 مانگی تریش دوا بخرێ یعنی دنیا خراپە بەڵام ئەوەی جەناب دەڵێ کاک فازڵ بە شەرتی یەکەم ئێمە سازارمە عەفو کاکەزانە 2 ساڵی تریش ئەگەر ئێمە هەڵبژاردن دوا بخەین بە شەرتی سازارمان نەبێ هیچ لە بابەتەکە ناگۆڕێ بەڵێ کاک فازڵ بەڵام ئەوە وەکو ئەو بۆچوونەی بەڕێز 3 ڕۆژ بەر ئێستا کاک بافڵ لە دیداری سلێمانی وتی ئێمە ئامادەین بۆ هەموو کۆبوونەوەیەک و هیچ کاتێک هیچ کۆبوونەوەیەک و هیچ دانوستانێک ڕەت ناکەینەوە ئەمە وەکو
بۆ جەنابەت کاڵی بەیانی ئەعلانیکە و 3 ڕۆژ پێش ئێستا پرسیارێکی ترەوە هەیە کاک فازڵ پارتی دموکراتی کوردستان هەندێک لە کەسایەتەکانی کاندید کردووە و لێرە و لەوێ هەندێک خەڵک دا ئەمەزرێنێ بۆ ناو هێزی پێشمەرگەی کوردستان و سەردانی ماڵانەکەن و بانگەشەیەکی نهێنی و بانگەشەیەکی ئارامەکەن ئێستا ئایا ئەمە دەلالەتە لەوەی کە پارتیش ئەوێ دوای جێبەجێکردنی هەندێک لەوانە لە دەی شەشا بەشداری هەڵبژاردن بکات؟ کاکە زانە پارتی ڕەفزی هەڵبژاردننی نەکردووە بەڵام بەو میکانیزمەنا پارتی لە 2 ساڵی پێشووەوە لە بەرنامەسازیایە بۆ هەڵبژاردن خۆ ئەوە نییە ئیمڕۆ پارتی دەستی بەکاری تەنزیمی خۆی بۆ بەرنامەی هەڵبژاردن کردبێ پارتی لەبێژە بەرنامە سازی ئەکا و کۆڕ و کۆبوونەوە دەکا و سەردانی کەسەکانەکە و خەڵک دەست نیشانەکە بۆ مەسلەی مرەشەح بوون بەڵام پارتی تێبینی لەسەر شێوازی هەڵبژاردنەکە لە هەرێمی کوردستانەیە خۆ پارتی ڕەفزی هەڵبژاردننی نەکردووە من عەرزم کردی بە بەیانی کاک پاڤێڵکەوە ئەڵێ با مام جەلال ئاسا بێ بچێ بۆ لای جەنابی سەرۆک بارزانی کە ئەڵێ مامی منە با بچێ بۆ لای مامەی بڵێ جەنابی سەرۆک کە تۆ مامی منی فەرموو جەناب و چی بڕیارە دەی با پێکەوە بڕیارێک بدەین لەسەر وادەیەکی تری هەڵبژاردن کە ئێوەش لی دڵنیا و لی مطمئین بن یعنی ئەمە مووقیفە و ئەمە دەچێتە خزمەتی پرۆسەی سیاسی و ئەچێتە خزمەتی خوێنی شەهیدەکانمانەوە نەک بەو نوعێتەی جەنابی کاقوبات بڵێ ئەگەر لە ماڵەکەی خۆشمان سندوقێکم دانابێ هەڵبژاردنە بێ لە کوردستان بکرێ ئەم بڕیاری تاگلایەنە بەڕاستیەکەی خراپە و دەتوانم بڵێم زیاتر ڕق و کینە و گومانمان لە لای یەکتر لا دروستەکە بەڵێ بەڵام شتێکی تر هەیە کاک فازڵ ئەڵێم پارتی دموکراتی کوردستان بە تایبەتی هەندێک شخصێتی ناو پارتی بە جۆرێک مەسەلەن سوورن لەسەر بڕیارەکانی خۆیان ئەبێ خەڵک دوای بڕیارەکانیان کەوێ ئەمەش لای یەکێتی قەتعیان کۆتایی پێهاتووەکو لە ڕابردوودا و متەواضحی یەکێتی زۆر زەربەی لێداوە لە ڕووی جەماوەریەوە ئەمە لە ڕابردوودا سەلماندوویەتی خۆیان وا ئەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان ناکرێت سە پارتی دموکراتی کوردستان کە زۆر باسی پاراستنی قواری هەرێمی کوردستانەکە بۆی پەرلەمانێک هەبێ بۆی دادگایەکی دەستورێک کە تەنانەت بێتەوە ژێر باس و گفتوگۆ و محکمەیەک کە بێت چیتر لە محکمەی فیدرالیەوە قەرار لەسەر هەرێمی کوردستان نەدرێت بتواندرێت ئەمانە ئەکتیڤ و کارا بکرێتەوە کە مقاوماتی بەهێزن بۆ هەرێمی کوردستان و بۆ قواری هەرێمی کوردستان کە پارتی دموکراتی کوردستان لە ئێستاە دەست پێشخەری بۆ بکات ئەمانەش ڕاست نین بەڕێز کاک فازڵ کاکە زانە فەیلسوفێکی فەڕەنسی ئەڵێ بەریتانیەکان بۆ زۆر موسیڕن لەسەر ڕای خۆیان لەبەرەوە زۆر دڵنیان لە عەقڵی خۆیان زۆر دڵنیان لە بۆچوونی خۆیان و زۆر دڵنیان لە سەرکەوتووی سیاسەتی خۆیان و پارتی دیموکراتی کوردستان کاکە زانە حتا ئێشدا بڕیارێکی نەداوە بڕیارەکەی فەشەلی هێنابیان لی پەشیمان بێ بڕیارەکانی پارتی دەبێتە جێگەی سرنجی کۆمەلگای نێودەوڵەتی و ئەو بڕیارانەی یان بۆچوونانەی پارتی دەری ئەبرێ لە خۆڕانیە و لە گومانەوە نییە لە حەقیقەتەوە سەرچاوە دەگرێ مەبەستی پارتیش ئەمە نییە ئەگەر بڕیارێکی دا ئیلا ئەبێ هەمووی دوای بکەوێ من هیوادارم ئەو لایەنانەی کە گومانیان لە بڕیاری پارتی هەیە بێن دراسەی بڕیارەکانی پارتی بکەن ئەو جار بڕیار بدەن بزانن بڕیارەکانی پارتی لە عەقڵێکی سالم و سەلیمەوە سەرچاوەی گرتووە یان عەشوایی سەرچاوەی گرتووە پارتی 70 ساڵە کاکە زانا سیاسەت دەکا و مامەڵەی ئەمنی و ئابووری و سیاسی و مخابراتی لەگەڵ هەموو دەوڵەتانی دنیا دەکا بە سەدان هەزار گومان تۆمەت بۆ پارتی دیموکراتی کوردستان کراوە بەڵام پارتی موسیر و ئامادە بووە بەردەوام بووە لەسەر ئەو سیاسەت ئیستراتیژیەی خۆی کە دایڕشتووە و سیاسەتی لەسەر دەکات بەڵام کاک فازڵ ینی قسەکە ئەوێ ئەڵێن کە پارتی دموکراتی کوردستان لەوەوە ئەو گومانانەی هەیە کە کورسەکانی کەمەکە نابێتە هێزی زۆرینە ئەمە شێشە بۆ حکومەتی داهاتوو هەرێم دروستەکە و ناوێ حتا ڕۆژنامەیەکیش لەو ڕۆژانە تەحلیلێکی کردو ئەڵێن ناوێ یەکێتی نیشتیمانی کوردستان هێزولانەکانی تر بێنە پێشەوەیان جومگەیەکی تری دەسەڵات وەربگرن بەلایەکی تر کاک فازڵ منطق لە چیایە مەسەلەن تەواوی هێزولانە سیاسیەکان خۆ لەگەڵ یەکێتیا کۆکو تەبانین هەمویان داوا بکەن کە هەڵبژاردن بکرێت ناویان تۆمارکەن فقط پارتی دموکراتی کوردستان بەتەنیا بڵێ من هەڵبژاردن ناکەم کەواتە و گومانە ڕاست نییە کە پارتی ترسی هەیە لەوەی کە کورسیەکانی کەمەکە کاکە زانە من نازانم یعنی ئەو بۆچوونە لەکوێوە سەرچاوی گرتووە کە پارتی ترسی لە خۆی هەبێ یان هۆکار چییە چووکە من حەزەکەم زۆر بە واقعی بیڵێم
و ئەم قسە ئیسا ئەیکەم هیوادارم جەناب و دوای هەڵبژاردن بێی لە من پرسیار بکەیتەوە لە ڕووی سیاسیەوە پارتی دیموکراتی کوردستان ئێستا لە هەموو حیزبەکان سەرکەوتوترە لە ڕووی دەستکەوتەوە پارتی دیموکراتی کوردستان دەستکەوتی لە هەموو لایەنەکان بۆ لەناو پرۆسەی سیاسی بۆ خەڵکی کوردستان زیاترە لە ڕووی تۆکمەیەوە پارتی دیموکراتی کوردستان لە هەموو حیزبێک تۆکمەترە لە ناوخۆی خۆیان دەنگدەری پارتی لە هەموو دەنگدەری لایەنێک مسەوگەرترە هیچ شک و گومان و دوودڵیەک لە ناو دەنگدەری پارتیانە یعنی سەبەب چییە لایەنی تری کوردستان بگەنە ئەو ئەقلیەتە ئەو قەناعەتە کە پارتی دیموکراتی کوردستان کورسیەکانی کەم دەکا من یەکشت بە جەناب و تەواوی بینەرانی کوردستان بەیان دەخەمەوە من حەزەکەم بپرسم لە کام هەڵبژاردنە پارتی دیموکراتی کوردستان حەقی خۆی کورسی خۆی بەشی خۆی نەداوە بە لایەنەکانی تری کوردستان بە یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە لە پێناوی یەکبوونی ناوماڵی کورد لە پێناوی یەکقسنی حیزبە سیاسیەکانی کوردستان یعنی بەڕاستیەکەی هەموو لایەنێ قەرزاری پارتی قەرزاری کەس نییە پارتی تەنها قەرزاری خەڵکی کوردستانە تەرزاری خوێنی شەهیدەکانی کوردستانە ئەگینا هەدەفی پارتی دیموکراتی کوردستان سەرکەوتنی پرۆسەکەیە و زیاتر یەکقستنەوەی ناو حیزبە سیاسیەکانی کوردستانە کە هەڵبژاردن ببێتە احتیفالێکی گەورە بۆ هەموو حیزبە سیاسیەکان بەڵام کاک فازڵ باز لەوە کرێ هەتا مەسەلەن لەم ڕۆژانەش کە ڕۆژنامەیەک هەر ئەمان ئەو تەحلیلەی کە باسم کردبووی ئەڵێ پارتی دیموکراتی کوردستان لە دوای ئەوە تووشی شۆکێکی هەڵبژاردن بوو کە لە ناوچە جێناکۆکەکان تەنها 6 کورسی بەدەستێناوە ئەمە ترسی لە پارتی و ترسی لێ نیشتووە کە ئەو سیناریۆ لە هەرێمی کوردستانیش بەسەر ژمارە کورسەکانیان دێت و ڕەنگە ئەم جاریان مەسەلەن یەکێتی ببێتە هێزی یەکەم و پارتی ببێتە هێزی دووەم ئەمەش ئەڵێ باس لەوە ئەکەن ئەو بۆچوونەکە پارتی داشکان یان تەنەزولی یان مەسەلەن ئەوانەی شکستی قبول نییە ئەمە تا چەند ڕاستە کاک فازڵ کاکە زانە هیچ لایەنێک شکستی پێخۆش نییە وەفعلەن پارتی دیموکراتی کوردستان کە حیزبێکە پێشڕەوایەتی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان دەکا لە 1946ەوە بۆ ئێستا کە سەنگەری کوردایەتی بەرنەداوە و چۆڵ نەکردو حەقی خۆیەتی داکۆکی لە حەقی خۆی بکە یان شکستی پێخۆش نەبێ ناڵێم قبولی نییە ئەگەر قبولی نەبێ لە ئەندامەکانی خۆی قبولی نیە نەک لە دەنگدەر نەک لە خەڵکی لایەنی تر من ئەڵێم ئەگەر لایەنەکان سازانیان لەگەڵ یەکتر هەبێ هەر لایەنێک یەکەمە پیرۆزی بێ و پارتی دیموکراتی کوردستانیش پێش هەموو کەسێ پیرۆزبایی لێ ئەدەکا ئێمە هیچ کاتێک خەمی ئەوەمان نییە لایەنی تر کورسی چەند دێنێ بەڵام دڵنیای لەوەی پارتی دیموکراتی کوردستان یەکەم کورسی دێنێ بەس ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە یەکەم و فڵان نییە ئێمە ئەوەی کە بەلامانەوە گرنگە هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و ڕێکەوتن و سازانی لایەنەکانی کوردستان ئەمە دەستکەوتە بۆ گەلی کوردستان و بۆ حیزبە سیاسیەکان و بە تایبەتی بۆ پارتی کاک فازڵ ئەم بابەتە بیرکەینەوە بەڵێ ئەو سازانەی جەنابەت باسەکەی بیرتا کە لە پیرمام شاندی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە کۆبوونەوەیە بوون بەڕێز کاک ڕزگار حاجی حەمە لێرە لە بەرنامە باسی کردوتی ئێمە لە کۆبوونەوەیە بوون کاکێ من هەورامی کە جێگری سەرۆکی پەرلەمان بوو بێ ئەوەی بزانین ڕوخسەتی خواز و تیشێکی تایبەتم هەیە ئێمە لە کۆبوونەوەیە بوون کە بینیمان لە پەرلەمان سیناریۆک دروستکە کە بەس شێوەی زۆرینە بە یارمەتی پێکاتەکان یاسای هەڵبژاردنەکە لە رێم هەموار بکرێتەوە پێتوانیە کە پارتی دیموکراتی کوردستان لەم حاڵەتەیە لە کاتێکە هەردوو مەکتەب سیاسی لە پیرمام لە کۆبوونەوەیان دوایی ئەندامێکی سەرکردایەتیان مەکتەب سیاسی بنێرێ جەلسەیەکی مزەیەف بکرێت دوایی سازان تێکەچێ و حەزبی تریش هانا بۆ شتی ترە بە دەست بۆ شتی ترە بە کەوەکەوەی محکەمەی فیدراڵی لێکەوتەوە کاکە زانا وەڵام من ئاگام لەوە نییە نازانم بەڵام ئەگەر ئەوەیش کرابێ کاگهێ من لە جێگری سەرۆکی پەرلەمان بووە سەرۆکی پەرلەمانێکێتی بووە ئەگەر عادەت هیواش کرابێ ئەمجاق ئەوە بریارێکی حیزبی نییە لە پەرلەمان درابێ ئەوە بریاری پەرلەمانە ئەگەر دەنگی هێنابێ پەرلەمان دەنگی پێداوە ئەگەر دەنگی نێنابێ خۆپارتی نایە بریارێک بسەپێنێ کە پەرلەمان دەنگی پێ نەدابێ من پێم وانییە ئەوە شکست بێ یان ئەوە خەلەل بێت لەبەرەوە ئەوە بابەتێک نییە
کە بکرێتە بابەتی ڕخنەوە بکرێتە بابەتی مناقەشەکردن چونکە پەرلەمانە و پەرلەمان بڕیارەدا پەرلەمان لەسەر هەر پرۆژە یاسایە کە دەنگی ئەکسەرێت هێنا ئەوە دەنگی ئەندامانی پەرلەمانە نەک دەنگی پارتی دیموکراتی کوردستان. کاک فازڵ بۆ سوورێکی تر لای خەڵکێکە باز لەوە کرێکە سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان کە ئەمان کات جێگری سەرۆکی پارتیە نیگەرانە لە سەرۆکی هێرێمی کوردستان لەوەی کە وادەی هەڵبژاردننی لە دەی 6 دیاری کردووە لە کاتێکا وتوێتی من پرسم بە مەکتەبی سیاسی پارتی هەموو ێزولانە سیاسەکان کردووە ئەو ناکۆچیان ئەو نیگەرانی ڕاستە؟ وڵی کاکەزانە ئەوە حەچی هەبێ بەس ڕاز نییە لەبەرەوە یعنی حەزەکەم زۆر بە دڵنیاییەوە بە جەنابەت و بە بینەران بڵێم جەنابی سەرۆک وەزیران کە جەنابی کاک مەسرور بارزانیە جەنابی سەرۆکی هەرێم کە جەنابی کاک نێچیروان بارزانیە هیچ بڕیارێکیان بەبێ چاودێری و ڕێنمایی جەنابی سەرۆک بارزانی دەرناچێ ڕاستە و سەرۆکی بەڵام هەردووکیان جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانن و ئەو بابەتە زۆر جار باسەکرێ کاک نێچیر وای وت و کاک مەسرور شتێکی تری وایوت ئەوە هەر ئەم وەزعە سیاسیەی لە کوردستان ئەسڵەن ئەو دوو شاباڵە بەهێزەی کە لە کوردستان سیاسەتە بابڕێوە بە چاودێری جەنابی سەرۆک بارزانی جەنابی کاک نێچیروان بارزانی و جەنابی کاک مەسرور بارزانیە و من پێم وایە جەنابی کاک مەسرور ئەو سەرکەوتنانەی یەک لە دوایە کە لەم فترەی ڕابردوو بە تایبەتی لە سەفەری ئەمریکا بۆ هەرێمی کوردستان بەدەستی هێنا یعنی من ئاواتم ئەخواست خەڵکی کوردستان و لایەنە سیاسیەکانیش شیرینی بەسەر یەکدا تەوزیع بکەن بەڵام بەداخەوە مناقەشە سیاسیەکان یان تیراع سیاسیەکان کام دەستکەوت کاک فازڵ کام دەستکەوت بۆ بیری خەڵکی کوردستانی بینیەوە کام دەستکەوتە بوون ئەو دەستکەوتەی کاکە زانا کە لە پاش جەنابی سەرۆک وەزیرانی عێراق بانکرا هەموو خاڵ و بەندەکانی هەرێمی کوردستانیان بە فەرز بە جەنابی سەرۆک وەزیران محەممەد شیع سوودانی وتووە کە ئەبێت چۆن لەگەڵ هەرێمی کوردستان لەسەر مەسلەی هەناردەی نەوت لەسەر مەسلەی موچە و بوجە لەسەر مەسلەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە ئەبێ ڕێکەوتن و سازان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە هەبێ کۆمەڵێ بابەت لەلایەن شخصی سەرۆکی ئەمریکا جۆ بایدنەوە لەگەڵ شخصی جەنابی سەرۆک وەزیرانی عێراق باس کراوە ئەوە لە پاش ئەو سەردانەی جەنابی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان باسەوە هاتە بابەتی باسکردن لەگەڵ جەنابی سەرۆک وەزیرانی عێراق ئەوانە دەستکەوتن کاکە ئەو موچانەی کە هات هەچەند بەداخەوە موچەکان هەمووی خۆی کرد بە خاوەنی بەڵام کە کاتێ موچە نایە هەمووی ژنێ و بە پارتی و بە کابینەی نۆدا بەڵام ئەوانە دەستکەوتن و ئەو پرۆسە سیاسی کە ئێستاکێت لە عێراق کە نەشونەمایەکی زۆر باشی تێدایە و دەتوانم بڵێم ئێستاکە پرۆسی سیاسی بە حدێکی زۆر باش چۆتە پێشەوە خۆ ئەمانە خاترانە نییە بێمە بەخشرابێ کاکەزانە ئەوە فازڵەوترێکە ئەمە بڕیاری محکەمەی فدرالی بوو ئەو محکەمەی فدرالی کە پارتی دموکراتی کوردستان پێڵێ محکەمەی سەورە حتا دوێنێ پەرلەمانتارێکی عێراقڵێ کە ئەگەر بێت و سەرۆکی دادگای فیدراڵی تاوانی گەورەنەکە بەس لەبەرەو بڕیاری موچێ ئەچێتە بەهەشتەوە لەبەرەوەی بەڕاستی بڕیارێکی ئەڵێ ئەو بڕیارە نە بە فشاری ئەمریکا بووە نەبەر ڕێکەوتن بە بۆ بڕیاری محکەمی فدرالی بووە لە ئەنجامی تانەیەک یان داواکاریەک بەربەمرای یاسای بودجە ئەو دوو موچێ یا ئەو موچێ چۆتە سەرسکە ینی ئەمە قسەیە شەیە کاک فازڵ ینی بۆیە خەڵک دڕدۆنگە لەسەر و پرسانە کاکەزانە وەڵام من حەزەکەم پرسیار بکەم پێش ئەو مانۆڕە سیاسیەی پێش ئەو مانۆڕە سیاسیەی کە پارتی دیموکراتی کوردستان کردی لەسەر مەسلەی هەڵبژاردن لەسەر مەسلەی بریارەکانی دادگای فیدرالی لەسەر مەسلەی بوجە و ژیانی هەرێمی کوردستان بۆ ئەم شتانە نەکرا یعنی من تێناگەم بۆ ئەمانە نەکرا ئەو بەڕێزانەی کە باسەکەن ئەم بەڕێزە چوو وایوت ئەوی تر چوو کلکوگوێی کرد ئەوەکەی تر چوو قەراری خەتەریدا ئەگەرەک و موچە نەدەروا ئەکەن بۆ ئەم بڕیارانە نەدرا هەتا مانۆڕە سیاسیەکەی پارتی نەیکرد هەتا جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان نەچوو بۆ بەغدا هەتا جەنابی سەرۆک وەزیران نەچوو بۆ ئەمریکا ئەم بڕیارانە بۆ نەدرا بەڵام بۆ دوای ئەم بڕیارانە هەمووی بوو بە سوقرات و عقلی خۆی خستە کار و مابینی هەرێم و بەغدای تەواوی هەڵ کرد و چارەسەر بوو دەبا کاکە بابێن هەموو لایەنەکان بڕۆن مادەی 100 چارەسەرکەن ئێمە وەکو پارتی قسە ناکەین بەڵام لە پێش هەمویان ئێمە دەستخۆشیان لێکەین کاکە وانییە یعنی چاواشەکردنی خەڵک لە خشتەبردنی خەڵک چاوبەستکردنی خەڵک بەڕاستی ئەمە خۆش نییە ئەمە ئەو میلەتەیە کە لە ژێر دەسوپی ئێمە توایەوە لە خەباتە ئێستا کاک فازڵ لە میلەتی خۆمان کاک فازڵ لەسەر بابەتە حەقیقیەکان بەڵێ من سوپاسەکەم کاتم تەواو بوو بەڵام دوا پرسیارم ئەوە ئەبێ زۆر بە کورتی ئەگەر وەڵام بدەیتەوە پارتی دیموکراتی کوردستان لە دەی شەشا بەشداری هەڵبژار نەکات بەم وەزعی ئێستا کە هەیە نەخێر
بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز فازڵ بەشارەتی کادری پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستان لە شاری هەولێرەوە لەگەڵ ماوەی بینەرانی خۆشەویست سپاس کاک فازڵ بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە